کاری نابەجێ و ناشەرعیەکە خیانەتی زەوجیەکە. گەنجەکەش یەک شانازی هەبوو، وتی مامۆستا من زۆر سەربەرزم لە ژیانە، بۆ خێزانم زۆر داوێن پاکە، زۆر سەرم سوڕما. ئەم کەسە خۆی زۆر خراپە، ئەمما لە یادی نەکردووە فیتڕەتی خۆی کە داوێنی پاک بەلایەوە زۆر شیرین و بەرزە، تاکە شانازیە کە بۆی هەبوو بریتی بوو لەوەی کە خێزانی زۆر داوێن پاک و بەرزە. طبیعەتی ئینسان ئەوهایە، خەسەتە جوانەکانی خۆش ئەوێ، هەر فکر و ئایدۆلۆژیایەکی هەبێ خەستەتی جوان بەلایەوە شیرین و خۆشەویستە. دەیها خۆشەویستی تر هەیە کە لە ژێر مانای بەرزی خۆشەویستیە جێگەی ئەبێتەوە، تەنها ئەوەندەیان کیفایەتە کە باسی کەم ئەچمە سەر لوتکەی زۆر بەرزی خۆشەویستی کە خۆشەویستی خودایە جەل جەلالوه. ابن القيم أفرمي من عرف نفسه عرف ربه ومن عرف ربه أحبه. أفرمي هرج كسي نفسي خوي بناسي إلا خوي أناسي. عزيزانم إما لنفسي خو من ورد نبوينتو مروف طبيعتي أو هاي أتواني من لقل إيوة أتوانم قصبكم، لقل إيوة أتوانم قصبكم، إيوة لقل يكترى همو أتوانم قصبكم، بس كمان أتواني لقل خويا قصبك، لقل ناخي خويا أما قرنجة، لقل ناخي خوتا قصنك يخوت ناناسي. بيويست هر كسك لإيما لقل خويا لقل ناخي خويا زۆر بە هوشیارانە بدوێت تا خۆی بناسێ، پەڕەکانی خۆی هەڵبداتەوە تا ئەوکو خۆی جوان ئەناسێ. هەر کەسێ خۆی بناسێ ئیلا خۆی ئەناسێ. سیرکەن ئەگەر سەیری مادەی خۆمان بکەین چی ئەبینین؟ تەنها وەرە باسی زمانت کە تەواو نابێ لەکوێی زمانەوە باسەکەی. شیرینی، هەستکردن بە سەرما و گەرما، هەستکردن بە هەرچی تام و چێشەیە. نا قسە شیرینەکانی زمان لە کام ڕوانگەوە سەیری زمان ئەەکەی لەوێوە ڕەب العالەمین ئەناسی. هەر کەسێکیش خوا بناسێ کە خالقی ئەم و دروستکەری ئەمە ئیلا خوای خۆشە. ئەگەر کەسێک هەردوو چاوەکانی لەدەست بدا، هەردوو گوێکانی لەدەست بدا، هەردوو ئەژنۆی لەدەست بدا و قاچی وشک بێ، دەستەکانی وشک بێ، وەکو کۆتەرەدارێ بکەوێ، نەتوانێ بخوا لەزەت نەکە، حەکیمێکی زۆر گەورە بێت پێی بڵێ ئەی نەخۆش، ئەی بیمار، چارەسەرێکی زۆر گەورەم لایە، ئەتوانم هەردوو چاوەکەت بۆ بگێڕمەوە، گوێکانت، هێز و توانات، قاچەکانت، شیرینەکانی زمانت هەموویت بۆ ئەگێڕمەوە بە تەنها یەک عەمەلیات، تەنها 5 درەمی تێچی، هیچی تری تێ ناچێت. ئێمە لە بەرامبەرە ئەڵێن چی؟ کورە 5 درەم چییە؟ هەرچیم هەیە ئەدەمێ. ئەگەر ئێستا من یەک چاویشم نەبێ، کەسێک پێم بڵێت چاوەکەت بۆ ئەگێڕمەوە هەرچیم هەیە هەر هەمووی ئەدەمێ لە پێناوی چاوەکەمدا. خۆ ئەگەر بەو حاڵە بم وەکو کۆتەرەدارێک ئەم هەمووم بۆ بگێڕنەوە، ئامادەم لە پێناو گێڕانەوەی ئەمانە هەتا کۆتایی ژیانم من عەبد بم، خزمەتکاری ئەو کەسە بم. دەباشە ڕەب العالەمین پاشای هەموو حەکیمەکان ئەم هەموو جوانی بە تۆ داوە، ئەی تۆ چۆن ئەو ئەناسی؟ چۆن لەڕێی ئەم جوانیانەوە دەرک بەو ئەکەیت؟ واللهی ئەگەر ئینسان بە معنای کەلیمە لەگەڵ خۆیان دابنیشێ، خۆشەویستێکی زۆر گەورەی بۆ خوا ئەبێت. آخر بینی من و ئێوە ئێستا ئەگەر بە یەکێک لە ئێوە بڵێم $100 پێشکەشەکەم، سوپاسێکی زۆر گەورەم ئەکە، دەوەرە ڕەب العالەمین ئەم هەموو نیعمەتە جوانە ببەخشێ. چۆن سوپاسی کەم؟ حتمەن ئەو کەسەی وەرەقەیەکی بدەمێ، خۆشەویستی و مەحەبەت لە نێوان من و ئەوە دروست ئەبێ، دیاریەکم داوەتێ. رسول الله صلى الله عليه وسلم أفرمي تهادوا تحابوا، أفرمي دو يا دو. شلون حديثك؟ تهادونية تهادوا أقاتن لي إيش كلا غلطة شائعة كان. تهادوا يعني ابن يهودي، تهادوا هدية بن بيكتري، تحابوا خوشويستان لنوان يكترى زيادة بي. دباش رب العالمين أمهم نعمة جوانا
ئەم هەموو میهرەبانە جوانەی لەگەڵ تۆیە کردوت چۆنت خۆش ئەوێ چۆن خۆشەویستی بۆ دەرئەبڕی ئەمە معنای خۆشەویستی حەقیقی و چڵەپۆپەی خۆشەویستیەکانە ئەمە ئیتر هەرچی معنایەتیە کو ئەبێتەوە زانایان ئەفەرمون مرۆڤناسەکان ئەفەرمون هەرچی خۆشەویستیە لەبەر ئەغرازە خۆشەویستیەک هەیە لەبەر ذاتی خۆیەتی کە خۆشەویستی خوایە جەل جەلالوه لەبەر خوا لەبەر ذاتی خوا جەل جەلالوه خوات خۆش ئەوێ یەک نمونە ئەهێنمەوە نمونەی ئافرەتێک کە خۆشەویستی خوا وەهات لێ ئەکا ئەم جەستەیە زۆر ئاگات لێ نەبێ کە ئەویش ئەو ئافرەتەیە قژی کچەکانی کچی فرعون دائەهێنێت پێ ئەوترێ ماشیطەة بنت فرعون ماشیطە لە مشتەوە هاتووە یعنی ئەو ئافرەتەی کە بە شانە قژی دائەهێن ئەم ئافرەتە ئیمانی هێناو بە موسا عەلەیهی السەلام ڕۆژێک لە ڕۆژان قژی کچی فرعونی دائەهێنا شانەکەی بەدەستیەوە کەوتە خوارەوە کە هەڵی گرتە وتی بسم الله وتی مەقسەدت باوکم بوو کچەکە وتی نا مەقسەدم خوایەک بوو کە خوای باوکت و خوای هەمووانە وتی ئەمە ئەگەیەنمە باوکم هەر بە پەلە ڕای کرد بە فرعونی وت فرعون بەو پەڕی تووڕەیەوە هات گرتی ئەم ئافرەتە چوار کوڕیە و چوار ڕۆڵەی زۆر شیرین هێنای لە بەردەم گەرمایەکی زۆرە داینا عەذابێکی زۆریدا زۆر ماندووی کرد تێبێ پەشیمان بیتەوە وتی ناتوانم پەشیمان بۆ چونکە ئەوم ناسیوە تازە ناتوانم غێری ئەو بناسم وتی ئەبێ ڕقت لێی بێتەوە وتی ناتوانم خۆشم ئەوێ وتی یەک غەڵەت بەرامبەری بکە جوێنێکی پێ بدە شتێک بەسە ئەوەندە ئیتر وازت لێێنم وتی ناتوانم چونکە زۆرم خۆشە هێنای کوڕ یەکەمی هێنا لە پێش چاویەوە خسیانە ناو زەیتی کوڵاوەوە کوڕەکەی لە پێش چاوی وردە وردە مرد ئافرەتەکە قرچەی دڵیە لەم کاتە ئەمما سەیرەکە خۆشەویستێکی زۆر گەورە خۆی ڕائەگرێت دووهەم کوڕی سێهەم کوڕی تا هێتە سەرەی مناڵەکەی کە بە باوەشیەوەیەتی ئەخیر کوڕیەتی پێی ئەڵێن ئەم کوڕەشت بە هەمان شێواز خەریکە پەشیمان ئەبێتەوە لەم کاتە ئەم مناڵەیەتە زمان بإذن رب العالمین کە لای خوا ئەم شتانە زۆر بچووکە بە تایبەتی لە نێوان خۆشەویستەکانە مناڵ بە دایکی ئەڵێ دایکە هەر یەک تۆزمان ماوە هەر لەم دەرگایە تۆزە بچینە ئەو دیوتر ئیتر ئەگەینە لقای خۆشەویستەکەمان بۆی ئەم ئافرەتە بە پێکانی خۆی بەرەو ئەم شوێنە ئەڕوا کە مەرگی تایە جەستەی نامێنێ ئەڕوا بە پێکانی خۆی کاتێک کە وردە وردە نزیک ئەبێتەوە شایەت و مانێک و ئەچێت خۆی بە پێی خۆی ئەمە زۆر گەورەیە ئەچێتە ناو ئەم ئاگرەوە ئامادەیە بچێتە ناو ئەم ڕۆنە قرچاوەوە گیانی خۆی ئەکاتە فیدای خۆشەویستەکە بۆ چونکە ئەمە زاهیرە ئەوە عشقێکی زۆر گەورەیە کە لە ناخە دروستە بێ ئەمە گرنگە کە ئینسان خۆی بۆ بسووتێنێ لە پێناویە بمرێ لە پێناویە بڕوە ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم دیقەت ئەدەی کەسێکیان چەند دەنکە خورمایەک زۆر برسێتی فڕێ ئەدا لە مەیدانی قتالە شەهید دەکرێت کەسێکی تریان ئەهێنرێت عەذابێکی زۆر بە شیددەت ئەدرێت لەبەرەوەی پەشیمان بێتەوە بیلالێک تەنها هاواری ئەحەد ئەکا چونکە بەس ئەوی خۆش ئەوێ یەک کەسی خۆشەوێ ئەمە ڕوتبەیەکی زۆر گەورەیە لە خۆشەویستی عاریفانی ئەم مەیدانە زۆر گەورەن ئەگەر بکرێ هەڵوێستەکەن لەسەر معنای حەقیقەتی خۆشەویستی ناتوانن هەڵوێستەی لەسەرکەن ئللا مەگەر خۆشەویستی خوا بزانین ئەبێ ئەو بناسین لەگەڵ ئەوە عاریف بین ئەنجا ئەتوانین لە معناکانی خۆشەویستی تێبگەین یەمە سەر باسێکی تر لە باسەکانی خۆشەویستی ئەویش باسی هەردوو ڕەگەز خۆشەویستی لە نێوان ڕەگەزی نێر و مێ ئەم خۆشەویستیە کام خۆشەویستی دیارە ڕەب العالەمین بە گەورەی خۆی خۆشەویستی لە نێوان ئەم دوو ڕەگەزەدا دروست کرد ئەمە طەبیعەتی ئینسانە لە نێرەوە بۆ مێ لە مێوە بۆ نێر فەرق ناکە هەردووکیان خوا جەل جەلالوهو لە ناخیانە جۆرێک لە مەحەبەتی بەشەری داناوە کە بریتێ لەم جۆرەی مەحەبەت بەڵام
ئەم جۆرەی مەحەبەت بکەمە دوو بەش. مەحەبەتێکی ڕاستەقینە، مەحەبەتێکی پڕ درۆ و فێڵ. مەحەبەتە ڕاستەقینەکە لە هاوسەرگیریە خۆی ئەبینێتەوە. هاوسەرگیری ژیانێکی پڕ لە ئەوین، بنیاتی ماڵ، خزمەتی مناڵ، عمرێک لە گۆڕینەوەی خۆشەویستی، نەک زۆر کاتی، یەک عمر گۆڕینەوەی خۆشەویستی، بەگوێکردنی یەکتری، خزمەتکردنی یەکتری. ماوسە نووری فارس یەکێک لە نووسەرە زۆر گەورەکانی کوردستان خێزانی نەخۆشیێکی گرتبوو لەسەر جێگە ڕاکشاوە. زەمانێکی زۆر چەند ساڵ ئەم پیاوە خزمەتی ئەکرد. ئەم مانای خۆشەویستێکی ڕاستەقینەیە، مانای خۆشەویستێکە کە تەواوی معناکانی خۆشەویستی تیا ڕەنگ دابێت. خۆشەویستی نێوان هاوسەرەکان بریتی نییە لە خۆشەویستێکی جنسی، بچووکترین شتێک لە ناو ماڵەکانە بریتێ لە بابەتی جنس گۆڕینەوە. نەخێر، چەندین بابەتی گەورە هەیە لە ناو ماڵەکان. ئامۆژگاری یەکتری، هاندانی یەکتر بۆ چاکەکاری، ئەمە گەورەیە کە بنیاتی ماڵەکانی لەسەر بنرێ، ئەمە گەورەیە کە ماڵەکانی لەسەر دروست بکرێ. ئەگەر کەسێ ماڵەکەی بۆ بنیاتی جنسی بنیاد بنێ، ماڵێکی زۆر لاواز وەکو ماڵی عنکەبوتی بنیاد ناوە، ئەو ماڵە پێی ئەوترێ ماڵ، ئەو ماڵە پێی ئەوترێ گەورە، کە بنیاتێکی زۆر گەورە لەسەر تەواوی مانای سیفاتە بەرزەکانی خۆشەویستی ئەبێ. گەنجێک لە نێریامێ کاتێک کە ئەگەڕێ بە دوای هاوسەرە، بە دوای بابەتی ظاهیرە ئەگەڕێ، تەنها جەستە ئەبینێ یان ئەبێ سەیری ناخکە. پێویستە هەردوو لا سەیری ناخکەن، چونکە ژیانێک ناخەکانیان لەگەڵ یەکە ئەگۆڕنەوە بەڕاستی. چونکە ئەو ژیانە کاتیەی کە هەیە دەم و چاوەکان لەگەڵ یەکترە زەمانێکی زۆر کورتە، هەمووی ئەگۆڕێ. کام دوو کەسەی زۆر جوان لە دوای 20 ساڵێک تەمەن یان زیاتر هەردووکیان زۆر ناشیرین ئەکەونە پێشچە. لەوە ئەچێ هەر یەکێک لە ئێمە وەکو جاری تر پێم وتون و باسم کردووە، ئەگەر ئاوێنەیەکمان لە بەردەمادا بنرێ 50 ساڵی لەمە دوامان ببینین، خۆمان تاقەتمان نییە سەیری خۆمان بکەین، خۆمان لەوە چێ قێز لە خۆمان بکەینەوە. بابەتی ظاهری ئینسان زۆر بچووکە لە بنیاتی ماڵەکانە، بابەتی معنا زۆر گەورەیە. بۆیە خۆشەویستی ڕاستەقینە ئەوەیە تەواوی معناکانی خۆشەویستی لەگەڵ یەکترا بگۆڕنەوە، نەک تەنها یەک جانبی بەسیط کە ئیش بریتێ لە جانبی جنس و شەهەوانی. خۆشەویستێکی تر ئەمەوێ پێتان بناسێنم، خۆشەویستێکی نادروست و پڕ لە فێڵ و کاتی. خۆشەویستیەک کە بریتێ لە خۆشەویستی شەهوەت و جنس. ئەگەر حەز ئەکەن ئەم خۆشەویستە پێناسە بکەن، گوێ لە گۆرانی کوردی بگرن. هەمووی باسی خۆشەویستی دۆڕا و بێوەفایی، بێوەفایی کوڕان، بێوەفایی کچان، شکاندنی پەیمانەکان، گریان لەبەر خیانەت، بێهیوایی لە ژیان. هەموو ئەمانە سیرکەن، گوێ لێ بگرن. هەموو یەکمانە بە ئێوە ئەدا و یەک پێناسە کە ئەویش ئەو خۆشەویستە خۆشەویستێکی ڕاستەقینە نییە. ئەگەر ئەتەوێ زیاتر بناسی، وەرە بچۆرە ناو لەگەڵم، وەرە با پێکەوە بڕۆین سەیری ناخی خوێندکارانی کۆلێژ و پەیمانگا بکەین، بە تایبەتی کوردستانی خۆمان. وەرە سەیری ناخەکان کە بەچیوە مەشغوڵ و سەرقاڵ، دڵە بەرزەکان، هیممەتی گەنجەکان لەکوێ قەتیزماوە، عەقڵی جوانی گەنج، بیری جوانی گەنج بەکوێوە سوتاوە. دیمەنێکی ظاهیر، یەکتربینینێکی ظاهیر، هەموو ناخەکانی فەوتاندووین. پێویستە ئەم ناخانە سەیری معنای یەکتری بکەن. بۆچی وڵاتی ئێمە لەوە چێ گلەیکەین بۆ پێش ناکەوێ؟ ئاخر ئێمە ناخەکانمان مەشغوڵ کراوە بە شتێکەوە کە بنیاتەکەی لەسەر فێڵ و درۆ و فەسادە، زۆر کاتی و ئانیە، عمری لەگەڵان نییە. لەیلا و مەجنون زۆر خۆشەویستی یەکتر بوون. جارێک لەیلا بە مەجنونی وت، من و تۆ زۆر عاشقی یەکترین، زۆر یەکترمان خۆشەوێ،
ئەمە زۆر سەیرە بەلامەوە هەرچی دیقەتت ئەدەم بۆ تاکە جارێت چاو هەڵ نابڕی سەیرم بکەی بۆ مەجنون ڕووی تێ کردووتی ئەترسم لەوەی برژانگەکانی چاوم خاڵێکی ڕەش یان گۆنای تۆ بڕووکێنێ ئەمە مانای خۆشەویستی حەقیقیە کاتێکەوە بەرامبەرەکەی نەهێڵێ بچووکترین نقطە بکەوێتە سەری کاتێک کە تۆ هێشتت بەرامبەرەکەت پەڵەیەکی ڕەشی بکەوێتە سەر خۆشەویستی حەقیقیت نەبووە بۆی ئەو خۆشەویستیە نەبووە کە تەواوی مانای خۆشەویستیت لەگەڵا تەبادل کردبێت بۆ ئەوەی زیاتر لەم بابەتە تێبگەین وەرن بە هەموو پێکەوە گوێ لەم داستانە بگرین ئێوارە وەختەیەک دانیشتە بووم گەنجێک تەلەفۆنی بۆ کردم بە لەرزۆکێکی زۆرەوە قسەی دەکرد و هەنسکی ئەباراند نەی ئەزانی چی بڵێ لەکوێوە دەست پێ بکە ئەیوت دڵنیا مامۆسا زۆر خەجاڵەتم نازانم چی بڵێ کەسێکم فەوتان کەسێک لەبەر من خۆی سووتان من درۆم لەگەڵا کرد دواتر کچۆڵەیەک بە شەرمەوە هاتە ماڵ و داوای یارمەتی و فتوای ئەکرد یارمەتی و فتوا بۆ لەباربەرتنی کۆرپەلەی سکی کە کەس پێی نەئەزانی دایکێک هاواری بۆ هێنام وتی دەستم بەدامێنت دوعام بۆ بکە بۆ کوڕەکەم بۆ گیرۆدەی داوی کچێکە تەنانەت نانیشی پێ ناخورێ باوکێک بە گریانەوە هانای بۆ هێنام باسی سەرشۆڕی خۆی بۆ ئەکردم ئەو زۆر دەگریا ئەو کچەکەمم زۆر بە ماندووی بەخێو کرد کرێکار بوو ڕەنجبەریم کرد زۆر ماندوو بوو کەچی ئێستا کەسێک دڵی بردووە و دڵەکەیم ناداتەوە منیش غەم و پەژارە دایگرتم چی بکەم دڵم خورپا خەوم زڕە درەنگە شەوێ چوومە کەناری دەریا کامە دەریا دەریای مەرگ ئەمزانی ئەم شەوە شەوێکە درەنگە شەو ئەمما چەندین کوڕ ممکنە خۆی بکوژێ درەنگە شەو ئەمما لەوە ئەچێت چەندین کچی نیشتیمانم خۆی بسووتێنێ پێ ئەچێت چەندین کۆرپەلە لەبار ببرێ لە کەنار دەریای مەرگدا ئاخر ئەبێت چەند باوک لە تاسی گریان کۆتا نەفەسی ژیانی بدات ئاخر لەم لێوارەدا دایکێکم ئەبینی فرمێسکی گەرمی دڵ و هەناوی بە یەکجاری ئەسووتە لەوێ چاوەکانم کردەوە پیرە پیاوێکم بینی پیرە پیاوێکی زۆر جوان زەنگۆڵ زەنگۆڵ بە چاوەکانیە مرواری زۆر جوان ئەکەوتنە سەر گۆنایی دیمەنی زۆر جوان دڵی زۆر خەمبار زۆر ترسام ئەمیش هاتبێتە کەناری مەرگ بۆ ئەوەی کۆتایی بە مەرگی خۆی بێنێ پەلامارمدا دەستم گرت هەوڵمدا لە کەناری دەریای مەرگ بیگەڕمەوە تۆ بۆچی بۆ کوێ ئەڕۆیی چیت لێ قەومە خۆ تۆ گەنج نیت خۆ تۆ دڵت نەبراوە بۆ وتی لێم گەڕێ تۆ نازانی من کێم ئەگەر بمناسی ژیانی خۆمت بۆ باز نەکەم پێشتر لەوە ئەچێ دەرم بکەی وەلێ بزانە من بریتیم لە کەسێک دایک لەبەر من هەڵ ئەسێ بۆ کۆرپەکەی کەسی دیندار شەوی زۆر تاریکی بێدار ئەکا لەبەر من مناڵ لەسەر گۆڕی دایک و باوکی ئەگری لەبەر من دراوسێکان لەبەر من خزمەتی یەکتر ئەکەن خزمەکان سەردانی یەکتر ئەکەن ئەگەر پێت بڵێم من کێم پێش ناسینم دەرمەکەی لعنەتم لێ ئەکەی ئەمما تخوا بمناسە ئینجا حکمم لەسەر بدە تۆیکی ئەی پیرە پیاو پێوتم من ئەو کەسەم کە معناکەم گۆڕاوە
من بریتیم لە مام خۆشەویست ئەمما معنای من لە دەست دراوە لەوە ئەچێت ئەگەر بڵێم من خۆشەویستیم تۆ یەکسەر بڵێ تۆی ئەو کەسەی گەنجی وڵاتی من بە هەدەرا ئەبەی وەلێ من لایەنێکی زۆر بچووکم ئەوە من ناوم گۆڕاوە من شەهوەت نیم من خۆشەویستیم ماڵەکان ئاوەدان ئەکەمەوە دڵی دوو جنس دوو ڕەگەز ئاوەدان ئەکەمەوە نە من ئەو کەسەی بم کە لە نێوان گەنجی وڵاتەکەی تۆدا ئەمڕۆ تاوتوێ بکرێ و دەسا و دەست بکرێ منیش مەروارەکانی سەر گۆنایم سڕی وتم چیت ئەوێ وتی تەنها یەک هاوارێک بۆ مانای من بکە لەم کەناری دەریای مەرگەوە هاوارێک بۆ مانای خۆشەویستی بکە ئاخر تاسی گریانی گەنجەکان فرمێسکی گەرمیان خەریکە وڵاتەکەت ئەسووتێنێ بیان گێڕەرەوە هاوارێکیان بۆ بکە دەستێ بە دامێنیان بگرن گەنجەکانم خۆشەویستەکانم کوڕاکانم کچەکانم کۆتا پەیامم ئەمەوێ بڵێم تخوا جوانی ناختان لە یاد مەکەن تخوا بیری تیشتان زیرەکیتان همەتی بەرزتان لە پێناو عشقی درۆدا مەدۆڕێنن عەزیزەکانم ئێوە پێویستان بەوەیە ماڵ بنیاد بنێن ماڵ بە خۆشەویستی بنیاد ئەنرێ نەخۆشەویستی درۆ خۆشەویستیەک وەکو لەیل و مەجنون کەس ئامادە نەبێ ئەوی تر لە کەدارکە کەس ئامادە نەبێ گاڵتە بە هەستی ئەوی ترکە کەسێکت خۆشویست تەقە لە دەرگای ماڵی بدە ڕووکەرە گەورەکانی ئاخر گەورەکانی ئەویان زۆر بە زەحمەت پەروەردە کرد سەیری ناخی بکە هەڵی سنگێنە ئەم کەسە هەتا مردن لەگەڵتا ئەوین ئەگۆڕێتەوە بزانە کێ هەڵ ئەبژێری بۆی ئەوینت لەگەڵا بگۆڕێتەوە با بەس بە ئیتر بینینی نزیک چاوەکانمان کەینەوە دوور ببینین با بەس بێ بینینی مادە چاوەکانمان تیشکەین و ڕۆح و ناخ و مەعنا ببینین داوا ئەکەم ئەڵێم یا ڕەبی پەروەردگارە ڕەحم و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوایە هیدایەتی گەنجی وڵاتەکەمان بدە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەزەمە خوایە دەرگای خێر لە گەنجی ئەم وڵاتەمان بکەرەوە یا ڕەبی خوایە بمان گێڕە لەو کەسانەی کە تۆیان زۆر زۆر خۆشەوێ یا ڕەبی خوایە بمان گێڕە لەو کەسانەی کە مەحەبەت و عشقێکی زۆر گەورەیان بۆ تۆ هەیە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین گەنجی ئەم وڵاتەمان لە عشقی درۆ بپارێزە خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت شەرمەزاریان مەکە یا ڕەبی خوایە همەتی جوانیان لە پێناو بچووکیە سەرف مەکە یا ڕەبی خوایە ئێمە عەبدانێکی گوناهکار لەبەر خاتری تۆ لێرە کۆبووینەتەوە خوایە دڵەکانمان بشۆ سنگمان بە پاکی لەت بکە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە سیفەتی بەرزە چۆن ئێمەت هیدایەتدا بۆ ئێرە لێرەدا کۆت کردینەوە خوایە هیدایەتی دڵمان بدە دڵەکانمان ڕووکە ڕووگەی خۆت آمين آمين والحمد لله رب العالمين. رسالة بابا نعمة بنفسه. ساشكم رسالة ولا بدزان. أصلا رسالة كم كباش دس خوشي لك تندزات. ترى خوشي سني ومكون كنت ترى ذيك بكري لا خوي جورا مقولة. خوشويستي حلال خوشويستي حرام. خوشويستي حرام ئەو خۆشەویستیە کە لە پەنجەرەوە کەسێک ئەوێ بچێتە ماڵەوە خۆشەویستی حەڵاڵ ئەوەیە کەسێک کە لە دەرگایەوە ئەوێ بچێتە ماڵەوە لە ڕووی دینیەوە لە ڕووی شەرعەوە نەزار بە دروست دانراوە لە کەیە لە کاتێکە کە ئینسان ئەوێ ئافرەتێ بخوازێ ئەم نەزەر و سیرکردنەش تەنها بە ئەندازەی پێویست لە غەیری ئەم دوو مەچەکە لەگەڵ دەم و چاوە شتێکی تر نییە بۆ نێرومێ هەردووکیان دیارە ئەگەر کەسێک بیوێت بڵێ خۆشەویستی ئەکەم خۆشەویستێکی دروست خۆشەویستی دروست ئەمەیە ئەگەر کەسێکت بینی بچیتە لای باوکی لە دەرگاوە تەقە لێ بدەی
برای کەسی حرمەتی ئەم کەسە نەشکێنی لەوێوە داخوازی خۆت کەی کە وەڵامیان دایتەوە و مارە بڕا اینجا خۆشەویستی دەست پێ ئەکە. خوا جەل جەلالوه مەوەدەت و ڕەحمەت خۆشەویستی و سۆز و بەزەیی لە حەڵاڵە دروست ئەکە، لە حەرامە بە هیچ شێوازێک دروست نابێت. بۆیە هەموو جۆرەکانی خۆشەویستی غەیری ئەوەی کە پێتان ئەڵێم هەر هەمووی ناشەرعی و نادروست. قسەکردن تایە، سیرکردن تایە، مولامەسە و دەستدان با بڵێن دەست درێژیکردن تایە بە هەر شێوازێک بێ هەر هەمووی نادروست و حەرام. ماسا پرسیارێکیش هەر بە هەمە شێوە دەڵێت تا چۆن ڕێگەی پێدراوە. ئەکرێ بڵێم هیچ ڕێگەی پێ نەدراوە. یعنی ئێمە حەڵاڵمان هەیە حەراممان هەیە. ئەگەر بابەتێک ینی بە زیندووتر بۆتان باس بکەم ئەو مەسئلە، هیچ کەسێک نییە لە حەرامە دڵی بە یەک کەسەوە بەسری. ئەڕوا دڵەکە ئەمڕۆ لەگەڵ کەسێکە بەین لەگەڵ کەسێکی ترە، نەتیجەکەشی هەر هەمووی وەرە سیرکە لە 100 کەسە ئەگەر یەکتریان خۆش بێ ئەم خۆشەویستی کە ئەمڕۆ هەیە پێ ئەوترێ خۆشەویستی، چونکە ئەوە هاواری ماوە پیرەم پێگەیاندن کە ناوی خۆشەویستی نییە. بەڵام با بڵێن خۆشەویستی، چونکە ناوەکەی لێ وا لێنراوە کافران دائیمە ئەو صیفەتیان هەیە جوانترین ناو هەڵەبژێرن بۆی بتخەڵەتێن. مەسەلەن شەیطان ئەڵێ چی؟ هل أدلكم على شجرة الخلد؟ خۆ ناڵێ ئەم دارە بخۆی لە بەهشت دەرتەکەن و قوڕەکرێ بەسەرتا، ئەڵێ داری مانەوەتان پیشان بم، مانەوەی هەتا هەتایی. ئەمانیش ناوێن لێ ناخۆشەویستی. مەسەلەن ئافرەتێک ئەگەر لە شفرۆش بێ پێ ئەوترێ سۆزیار. سۆز چ کەلیمەیەکی گەورە و شیرینە، بۆ ئەم ناوە ئەگۆڕ. مەسەلەن خواردنەوە پێ ئەوترێ چی؟ المەشروبات الڕۆحیە. واز بێن قەینە لە ناوەکە، ناوە ڕۆکەکە. دڵی ئینسان ئەڕوا ئەگەر بێنە پۆلێنێ بکەم 100 کەس ئەو خۆشەویستیە درۆیان ببێ، لەم 100 کەسە قەت ناکرێت دوانیان ئامادە بن زەواج بکەن لەگەڵ یەکترە، قەت ناگونجێ. وەرن پۆلێن ئەکەین، وەرن ینی ئیستیفتاکەن، سەرژمێری بکەن، بزان قەت ڕووی داوە دوانیان بە یەک بکەن. ممکنە یەکێکیان بە یەک بکە، ئەزان ئەو یەکەی کە بە یەک ئەکە ژیانی زۆر نەئاسوودە بێت، کۆتایەکەشی هەر تەلاقە. ئەوەندەی ئەو بە تەجروبەی خۆم ینی سەدان قەزی ئەو هەم لەلایە کە بە یەک گەیشتون دواتر ئیلا تەلاق کەوتۆتە بینیان. بەڵام ماسا پرسیارێک تریش دەڵێت خۆشەویستی خوددا بۆ مرۆڤ هەست پێ دەکرێت، ئەگەر هەست پێ دەکرێت چۆن لە بەندەکاندا دادەکرێت؟ دیارە لە قورئاندا کۆمەڵە صیفات باس کراوە کە خوا جەل جەلالوه ئەم صیفاتانەی خۆش ئەوێ، هەر کەس تایە بێ بزانێ خوا خۆشیە. مثلا والله يحب المحسنين، خوا جل جلاله محسن چاکەکاری زۆر خۆشە. کە تۆ چاکەکار بووی، چاکەکار لەگەڵ دایکە، چاکەکار لەگەڵ نیشتیمانە، چاکەکار لەگەڵ هەژارە، چاکەکار چونکە چاکەکار الإحسان معناکەی ئەوەیە، یعنی هەر ئیشێ زۆر بە جوانی پێ بکەی پێوترێ ئیحسان. باش ئەم چاکەکاریە کە هەیە لە ناخە کە زانیت هەستی کرد چاکەکاری تۆ خۆشەویستی بۆ چاکەکار هەیە بزانە خوا تۆی خۆشە. والله يحب المتطهرين، ئەو کەسەی نەفسی پاک ئەکاتەوە محقق بێ لە لای خوا خۆشیە. هەستکردنەکە بە صیفاتە، ئەو صیفاتان لە خۆتا بچوێنە ئیلا خوا تۆی خۆشە. اینجا عەزیزانم هیچ کەس نییە خوا کەرامەتی نەداتێ، بەس تۆزێت دینداری تاعەتی هەبێ خوا کەرامەت وها تەسەور مەکەن بەو معنایی کە بڵێ با کێوێ بێ بە ئاڵتون بۆم اینجا کەرامەتە. نا، خوا جەل جەلاوه شتانێکت ئەدات هەیە کە دڵت ئاسوودە ئەکا. بە نمونە تۆ کەسێکی ڕۆژێک لە ڕۆژان دەست بەرزەکەیتەوە چەند فرمێسکێک لە شەوێکی تاریکە بە چاو تایەتە خوارەوە دوعایەک ئەەکەی، بەیانی خوا دوعاکەی گیرا کردووی. ئەمە چ مانای هەیە غەیری ئەوەی کە خوا تۆی خۆشە، کە خوا ئیستیجابەی ئەکا بۆ تۆ جوابت ئەدات. بەڵام پرسیارێک